ئەگەر بەیانی بۆمان بگونجێ مۆعیدی کۆبوونەوەیە بەس ئەگەر چەند ئەندامێکی سەرەکی ئەو کۆبوونەوەیە لەواچە لە ئیلتیزامێکی دیکە بن ڕەنگە کۆبوونەوە کە ڕۆژێک دوو ڕۆژ دوا بکەوێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە پێشنیاری خۆمان ئامادە کردووە و چاوەڕێی هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی شەکەین بۆ ئەوەی کە هەنگاوێک بنین لێ پەشیمان نەبینەوە دەبێت مە دروست بێ ئەمە ناتوانین ملیۆنێک و نزیکەی 800,000 قوتابی و خوێنکار هەمووی پێکەوە وەکو جاران بەرینەوە ناو ناوەندەکانی خوێندن دەبێت میکانیزمی نوێ بژیرێتە بەر بە تەوسیات و ڕاستپاردەی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی کە بتوانین دەرگای قوتابخانەکان سەر لە نوێ بکەینەوە وەرزی یەکەمی خوێندن دەست پێ بکەین بەڵام بە شێوازێک کە تیا سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیان و خوێنکاران پارێزراو بێ ئەمە مەبدە گشتیەکەیە و لە هەر حاڵەتێکیشدا ئەمە ئەو قسەیە تەشیدی لێ بکەمەوە هەستمان کردنەوەی ناوەندەکانی خوێندن دەبێتە هۆکاری ئەوەی کە بەرەو ئەو ئاراسەیەمان بەرێ بە ترسی گەورە دروستکە لەسەر تەندروستی گشتی چ هاوڵاتیان چ مامۆسایان و فەرمانبەران و قوتابیان و خوێنکاران بێ ئەوە لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کە بە ماوەیەکی دەوری کۆبینەوە و هەمومان ئاشنا بین بە هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی بڕیاری پێویستی دیکە لەو حاڵەتانە دەدەین